ئایا تۆ فەیسبووکت هەیە؟ ئایا یوتیوب چەناڵت هەیە؟ ژمارەی بینەرەکانت زۆرە؟ ئایا تۆ جیاوازیت؟ خەڵک بە تۆ سەرسامە؟ ئایا لە بەهرەکانت سودمەند بوویت؟ ئایا ئەزانیت ملیۆنان کەس لەو ڕێگەیەوە ڕۆژانە سودمەند دەبن؟ ئێستا لەگەڵ ئێمە بە و بیبەوە. لەگەڵ ئێمەدا مافت پارێزراو دەبێت، بەهرەکانت خێرا بڵاو دەبێتەوە، سەرکەوتنت مسۆگەر دەبێت، پاڵپشتت دەبین بۆ پێشخستنی چەنەڵەکەت. ئێستا بۆمانی بنێرە، دەست پێکە و بیبەوە.